ئەمڕۆ قەڵاتزەییەکان جێ کەڵبەی سەجی هاریان بیر دەکەوێتەوە. ڕۆژێکی شومە بۆ ئەو خەڵکە و یادەی ڕۆژێکی کارەسات باد ئەکەنەوە. ڕۆژەباکەی ئەمڕۆ زیانی جۆراوجۆری لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەجێهێشتووە. دوێنێش ئەو گەنجەی کە ون بوو بۆ جیای بەهارە چوو بوو یەکێک لە چیاکان 964 بینیویەتی و هۆکارەکەی باس ئەکات. سڵاتان لێبێت. ئەمڕۆ ڕەشەبا زەبری خۆی وەشاند، نەدار و نەدیوار و نەکەپر و تابلۆی سەرشەقامیش خۆیان لە بەریدا نەدەگرت. لە بەتەی ڕۆژ بۆتەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕەشەبایەکی بەهێز جا خۆڵبارینێکیشی لەگەڵا دار و دیواری بۆر کردووە. لە گەڕەکی کوردستان لە هەولێر لا دیوارێک بەسەر ئۆتۆمبیلێکدا ڕووخاو وێرانی کرد. کارزان ئیسماعیل کە خاوەنی ئۆتۆمبیلەکەی بە 964 ورد سیارەکەم بە کەڵکی هیچ نەماوە. لە زاخۆ ڕەشەبا بڕێک لەو کەپرانەی تێکدا کە بۆ فیستیڤاڵی جلوبەرگ دانرابوون. لە ڕێی خەلیفان سپیلکیش ڕەشەبایەکێ لە تابلۆ زەبەلەحەکانی هەڵکەندووە. بەپێی پێشبینیەکانی کەشوهەوە ئەم ڕەشەبایە تا سبەی نوێژ درێژە ئەچێشێت، بەڵام وەردەوردە خێراییەکەی کەم ئەبێتەوە. لە سلێمانی کاسبکارانی مەزادخانەکە گردبوونەوە تەواو تووڕەبوون و دەڵێن وا بڕوات ئیفلاس ئەکەن چونکە بازاڕیان کزە و ئیشیان نەماوە. هۆکارەکە شەوەیە ئەو عارەبانەی کە دێن لێرە شت ئەکڕن کاتێک دەگەڕێنەوە لە بازگەکان پارەیان لێدەسەنن، بۆیە ئەوانیش نایەن و هیچ ناکڕن. کاسبکاران چەندانەیەکیان زۆر بە تووڕەیی و بەبێزاریەوە بۆ 964 وتیان داوا لە پارێزگاری کەرکووک دەکەین کە لەو بازگانەی لە سنووری پارێزگاکەیەتی پارە لە برە عارەبەکان وەرنەگرن چونکە هەر ئەوانن کەلوپەلمان لێ ئەکڕن. لەوەتەی ئەو بڕیارە درراوە بازاڕمان نەماوە و کەس لە لای خۆمان کەلوپەلی کۆنە ناکڕێت. لە دوێنێەوە بازباسی ئەو کوڕە گەنجەیە کە لە ناحیەی سرێشمە دیار نەمابوو. گەنجەکە لەگەڵ باوکی چەند هاوڕێیەکی چوو بوون جیای بەهارە لە چیای پرێسە بهێنن، لەوێ کوڕەکە ون بوو. دوێنێ 964 هەواڵی ونبوون و دواتریش دۆزینەوەی گەنجەکەی بڵاو کردەوە. ئەمڕۆژ پێم لێری 964 چوو لە نزیکەوە لە کوڕەکەی پرسی چی بووە و بۆ دیار نەمابووی. بەرهەم نادر گەنجەکەیە بە 964 ورد یەکەم جار بوو سەردانی ئەو ناوچەیە بکەم. دەمە و ئێوارە لە شاخ ون بووم و موبایلم پێ نەبوو کە پەیوەندی بە کەس و کارمەوە بکەم، بەڵام تا ئەو کاتەی دۆزرامەوە هەر لە شاخ بە دوای هاوڕێکانم ئەگەڕام. ئەوەش ڕاست نەبوو کە دەیانوت خەوتوم. ئەمڕۆ 24 ڕۆژێکی ناخۆشە بۆ قەڵاتزێ. دووزار لەم ڕێکەوتە بەئس گورزی لە شارەکە وەشاندووە و هەرچی خراپی لەدەست هاتووە کردوویەتی. ڕۆژی 24 1974 بەئس بە 4 فڕۆکە بۆمبی ناپاڵمی بەردایەوە و شارەکەی خەڵتانی خوێن کرد. شەهید و بریندار پێکەوە ژمارەیان گەیشتە 400 کەس. ساڵی 1982 لە هەمان ڕێکەوت بەئس کەوتە وێزەی خەڵکی شارەکە و دەستڕێژی گولەی لە خۆپیشاندەران کرد. هەر ئەوە نا قەڵاتزێ مەینەتی زۆری بەسەردا هاتووە. هاوکارم وریا فەتاح چۆتە ئەوێ و بەرنمەیەکی تایبەت و زۆر جوانی لەسەر کارە ساتەکانی قەڵاتزێ تۆمار کردووە. بەرنمەکان ناوی جێ کەڵبەی سەجیهارە. ئەمەش دروشمی ئەو کاتەی خۆپیشاندەران بوو. پێشنیارتان بۆ ئەەکەم تەمەشای ئەم بەرنمەیە بکەن. لە سنووری قەزای مەخمور و بە دیاریکراویش لە سەرچیای قەرەچووغ پۆندێک دروست ئەکرێت. دیارە ئەوەی تا ئێستا گوێمان لێبوو بێ یەکەم جارە پۆند لە سەرچیایەک دروست ئەکرێت. شارەوانی قەزای مەخمور ئەو کارە ئەکات. هەڵکەوتەی جوگرافیای ئەو شوێنەی کە لەسەر چیای قەرەچووغە بۆ پۆند ئەشێ، بەڵام شارەوانی قەزای مەخمور ئامێر و کەلوپەل و پێداویستی دروستکردنی پۆندەکەی دابین کردووە. زیرەک حەسەن سەرۆکی شارەوانیە بە 964 ورد مەبەستیان لەو پۆندا چەند شتێکە. یەکەمیان ئەو ئاوی بارانەی کە ساڵانە بارانێکی زۆر ئەبارێ ئاوەکە بە فیڕۆ ئەڕوا لەو پۆندا گل ئەدرێتەوە. دواتریش باس لەوە ئەکات یەکێک لەو مەترسیانەی کە لەسەر خودی سنتەری قەزای مەخمور هەیە کە ساڵانە جارجارە لافاو دروست ئەوێ کە ئاوی بارانە و لە چیای قەرەچووغەوە بە شەپۆڵ دێتە ناو قەزای مەخمور و لافاو دروست ئەکات. دواتریش باس لەوە ئەکات کە ئەتوانین لە ڕێگەی ئەم پۆندەوە سەوزایی زیاتر لە چیاکە بچێنین و لە ڕێگەی ئەم پۆندەشەوە ئاویان پێ بدرێت. باس لەوەشەکە کە
بۆ کەرتی گەشتیاریش سوودی دەبێت. ئەم پۆندا بە چەند قۆناغێک دروست ئەکرێت چونکە شارەوانیەکە بودجەی تایبەتی نییە. مانگانە هەفتەیەک خەریکی دروستکردنی پۆندەکە ئەبن و بە چەند قۆناغێک دروستیەکەن و دواتریش تەواو ئەبێت. بەڵام سەرۆکی شارەوانی وتی لە ئێستا ئامادەکاری کراوە هەر بارانێک ببارێ ئاوەکە چەند هەبێ بە فیڕۆ ناڕڵات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان خواتان دەکەم.